خوارە 24 جوانترین سلااوان لێبێ ئەمڕۆژ بە کۆمەڵک بەرگە و بابەتی نوێوە دێنەوە خزمەتی ئێوەی ئازیز لەگەڵمان بن. بەنانکردن بژێوی ژیانی خۆیان و خێزانەکانیان دابین دەکەن. کارە کۆمیدیەکانی ڕسووکە. پیشەی کڕین و فرۆشتنی باڵندەیە و حەز ناکات دەستبەرداری کارەکەی بێت. ئافرەتێکی شاری هەڵەبجە کارگێکی بچووکی نانکردنی داناوە جگە لە خۆی ژمارەی زۆر لە خانمانیش لای ئەو کار دەکەن و لەو ڕێگەیەوە بژێوی خێزانەکانیان دابین دەکەن. گەرمای ئەم وەرزە و ڕۆژ و گرتن نەبۆتە ڕێگر لە کارکردنیان و تا درەنگانێک کار دەکەن و تەنانەت بۆ چەند مارکێتێکی هەڵەبجەش نان دەنێرن. سەرەتای دامەزراندنی کارگە گەڕێتەوە بۆ 22/2015 لەو کاتەوە ئێمە بەردەوامین لە کارکردنمان. سەرەتا بە 24 کارمەند دەستمان پێ کرد بە 3 کارمەند تا 24 کارمەند ڕۆشتین. دوایی لەبەرەوە زمە هاتە پێشەوە کارمەندەکانمان کەمی کردامان بەزان ئێستا 10 کارمەند بەردەوام ئیشەکە ڕۆژانە لە حوتی بەیانی تا 1 نیوەڕۆ. وەکو یەکەم کارگە لە سنووری پارێزگای هەڵەبجە دەست بەکار بووین دوای تەواوکردنی پرۆژەی ماهەد و دانەمەزراندن و نەبوونی هەلی کار ناچار بیرم کردو کە پرۆژەیەک بەدیلی ئەو بێ ئەمەم بە باشترین کاردانا وەکو یەکەم کارگە دەست بەکار بووین و پرۆژەیەکی باش بوو یعنی زۆر بەلامەوە باش بوو چونکە خەڵکانێکی باشی توانیان سوودمەند بن لە پرۆژەکە ئێمە. وەکو کارکردنی کارگە ڕۆژانە ئێمە لە مانگی ڕەمەزان دەستی پێکردو بەرنامەی کارمان گۆڕیوە بۆ ئەوەی کە سعات 7 خۆمیەمە خوارەوە ئاردەکە و هەویرەکە حازرەکەم بۆ ئیشکەرەکان ئەوان سعات 8 دێنە سەر ئیشە تا بۆ 12:30 بۆ 1 ئیش بەردەوامە. ڕاستە بە ڕۆژوون ڕاستە تینویان نەبێ ڕاستە برسییان نەبێ بەڵام لە ساغ و تەندروست بن بە دوای کەسابەتی حەڵاڵەمان و بوونەکان ئەوەیە کە نیوەڕۆ ڕۆژتە پارەکە باتەوەی داتە سەرفیاتی ماڵ و مناڵی مانووی دەرەچێت و ئیسراحەتی لێیەکە. بەرهەمی سەرەکی وەکو لە کارگەی کوردی کە ئەخرێتە بەردەستکڕیاران نانی هەورامیە بە شێوەی سەرەکی و بەردەوامی. بەرهەمی دووەمان نانی تیرێ لەسەر داواکاری. بەرهەمی تریمان هەیە وەکو کەلانە وەکو ناوەشیێنە وەکو ئەوانی تر ئەوە لەسەر تەڵەب و داواکاری هەچ کات کڕیار مشتری پەیوەندی بکات ئێمە ئامادەین لە خزمەتیا بۆ ئامادەکەین. پێویستە لە مانگی ڕەمەزان گرنگی بە چۆنێتی و جۆری خواردن بدرێت بۆ ئەوەی ڕۆژوگرت تووشی کێشەی تەندروستی نەبێت. هەروەها پێویستە هاوسەنگی لە نێوان ژەمەکاندا هەبێت و بەربانگان گرنگی زیاتر باوش لەمەنی بدرێت و خواردنێک بخورێت کە ڤیتامیناتی زیاتر بێت.
لە مانجی ڕەمەزان ژەمەکانی خواردن دەبێتە دوو ژەم کە هەردووچیان دەکەوێتە کاتی شەو کە لە زۆر شوێن ماوەی نێوان هەردوو ژەمەکە ماوەیەکی کورتە. ژەمی ڕۆژوشکاندن گرنگە بۆ جێرانەوەی وزە و خۆراکی پێویست بۆ ئەندامەکانی لەش. هەروەها پارشە و گرنگە بۆ هێشتنەوەی لەش بە تەندروست لە کاتی ڕۆژ و ئەنجامدانی کاری ڕۆژانە. بۆیەوە باشترە ژیرانە هەندێک جۆری خۆراک هەڵبژێرین و لە هەندێکیان دوور بکەوینەوە لە هەردوو کاتی ڕۆژوشکاندن و پاشێودا. ئەو خۆراکانەی پێویستە لە کاتی ڕۆژوشکاندن لیان دوور بکەوینەوە بریتە لە خواردنە سوورکراوەکان وەکو پەتاتە و گۆشتی سوورکراو، چونکە ڕێژەیەکی زۆر چەوریان تێدایە و دەبێتە هۆی ماندووکردنی کۆئەندامی هەرس. ئەو خواردنانەی ڕێژەیەکی زۆر شەکریان تێدایە وەکو شیرینیە دەستکردەکان کە دەبنە هۆی زیادبوونی چێش. خواردنەوە گازیەکان یەکێکی ترن لەو خواردنەوانەی پێویستە لیان دوور بکەوینەوە بۆ ڕواننەوەی توێنێتیمان. ئەو خۆراکانەی پێویستە لە کاتی ڕۆژوشکاندن بخورێن. خواردنی سەرچاوە دەوڵەمەندەکانی پۆتاسیۆم وەکو خورما کە کانزا و وزەی پێویست دەبەخشێت بەلەش بەخێرایی. بەڕۆژوبوون ئەگەر بزانی بەڕێگەیەکی تەندروست بیکی وەکو دیتۆکسێک وایە، یعنی لەش زۆر پاگەکاتەوە بۆ چەندین کردداری هەرس و بۆ مێشک و بۆ حتا بۆ نەخۆشی شەکرەش ئیسفادەی لێ ئەکرێت. بەڕاستی خۆی لە ژەمی بەربانگا زۆر گرنگە وا بکرێت کە پێش خواردنەکە ئاو بخورێت یان شلەمەنێکی زۆر بخورێت. خۆشی خەڵک زۆر جار فێر بۆ خورما ئەخوا بز بەڕای من 1 بۆ 3 دەنگ زیاتر نەبێت ئەو خورمایی ئەخورێ بۆی ڕێژەی شەکرەکە بە شێوەیەک نەبێت کە هۆرمۆنی ئەنسۆلین زۆر بەرز بێت دوای ئەو کەسە هەست بە نامورتاحی بکە یان کێشی زۆر زیابێ. پاشان زۆر باشە لە دوای ئەو خواردنەکە ئەگەر ماوەی 20 دقەیەک یان چارەکێ بۆ 20 دقە فاصل هەبێ لە بینی ئاوەکە و لەگەڵ خواردنەکانە لەبەرەوەی بەڕاستی ئەگەر تۆ یەکسەر دوای ئاو دەست بکەی بە خواردن ئەو ترشەی ناومەعیدا زۆر ڕوون ئەبێتەوە، لەبەرەوە ئەو خواردنەش کە ئیخۆی تۆ ئەکید برسیتە سەریع نانەخۆی، لەبەرەوە کردداری هەزم زۆر خاو ئەبێتەوە و ئەکات کە دوایی هەست بە نامورتاحی بکە یاسکە بە ئاوسەیان هەست بە گێژی و بێتاقەتی بکەی. لەبەرەوە زۆر گرنگە کاتێک کە بێ لە بینی ئاو خواردنەوە لەگەڵ خواردنەکەیە. لە دوای کە دەست ئەکرێ بە خواردن زۆر گرنگە هێواشنان بخورێ. یەکەم دووهەم زۆر باشە لە کاتی خواردنەکانە بە شلەمەنی یا شۆربا یا شلە دەست پێ بکرێت. خۆی من دائیمەن بە خەڵک ئەڵێم وەکو پارێزگاریکردن لە تەندروستی یان بۆ کێشدابەزان یا حتا بۆ سەحەتیش ئەڵێم زەڵاتە پێش خواردن بخورێ، بەڵام لە مانگی ڕەمەزانە ئەتوانرێ زەڵاتە لەگەڵ خواردنا بخورێ لەبەرەوەی تۆ برسیتە لەوانەیە خۆش نەبێ بۆ زانیشی قاپێ زەڵاتە تەواوکەی دەست نەکەی بەوەی کە برنج و شلە و گۆشت بخۆی، بەڵام بۆ ئەوەی کە مەعیدەش یەکسەر بڵین ڕێخۆڵە گرژیەکی هەیە، چونکە تۆ چەند کاتژمێرێکی زۆرە نانە نەخواردووە ئاو نەخواردووە، ئاوەکە بە تەنها ناتوانێت گرژی ڕێخۆڵە چاکە، لەبەرەوە زۆر گرنگە تۆ شلەمەنیەک یا شۆربایەکی نیسک یا هەر شۆربایەک کە خۆت پێی مرتاحی هەت بێ یان هەر شۆرباش نەبێت ئەو قاپە شلەی کە لەگەڵ برنجەکە لێنراوە مەسەلەن یەکەم جار نیوەی قاپەکە یان قاپێک بخورێ بە تەنیا، پاشان دەستکرێ بەوەی کە برنج و شلە و گۆشت و مریشکەکە بخورێت. من دائیمەن ڕێنماییم وایە کە نان نەخورێت لە ژەمی بەربانگا لەبەرەوەی نان پێکاتەکەی بریتە لە ئارد و لە خوێ کە هەردووکی یعنی ئاردەکە گەنم بێیان جۆبێ هەر ئەبێتەوە بە شەکر ڕێژێکی کەم ڕیشاڵی تایە کە ئەمە وا ئەکات ئەو کەسا تێر بێ بە مادەیە کە لەژ نایەوێ ینی ڤیتامین و کانزا و شتێکی ئەو تۆیتیان نییە لەبەرەوەی ئاردەکە زۆر ورتکراوە ڕاستە خۆی گەنم لەوانەیە ڤیتامیناتی تیا بێ بەڵام لەبەرەوەی کە بەو پرۆسەسی وردکردن و دروستبوونی نان و سەمونەیە ئەڕوا طبعاً هیچی تیان نامێنێ لەبەرەوە بەڕاستی هەر ئەبێتەوە بە شەکر اینجا ئەچێتە ناو خوێن و ئەمەش وا ئەکات ئەو کەسە یعنی بڵین ئیستیفادەیەکی بەهای خۆراکی نەکات. تۆ ئەگەر لە جیاتی نانەکە مەسەلەن خواردن بخۆی مەسەلەن شلە بخۆی برنج بخۆی گۆشت بخۆی مریشک بخۆی ماسی بخۆی کوب بۆ شفتە بخۆی یا پراخ بخۆی ئەکید ئەم خواردنانە وا ئەکات کە ڤیتامین وەرگری کانزا وەرگری مادەی ئاسن وەرگری مەسەلەن بەرەبەرەوە ئەکا کە سەحەتە باش بێ و بێهێز نەبیت بۆ دوای نان خواردن یعنی پێم گوناحە بە شتێک تێربی کە بەهای خۆراکی نەبێت چونکە خۆشی خۆتان نەزانن مەعیدە مەحدودە یعنی هەرەتوانی کەمێتێک بخۆی گوناحە تۆ ئەو کەمیەتە بەنان یعنی پڕیکەیتەوە. بنسبت دوای خواردنیش زۆر باشە مباشەرەتەن یەکسەر چا نەخورێ هەتا 40 بۆ 45 دقه و باشە چای ڕەشیش یان چای سەوز تەنها تا سعات 8 بخورێتەوە لە دوای 8ەوە کافاین فریتی واتە ئەو چایانەی کە وەکو چای نەعنایە چای زەنجەفیل یان چای گوڵەبەی بوون یا چای مۆرینگا ینی مجموعەیەک چا هەیە کە
هەم تەغزیەکی باش ئەێن بەلەش هەم خەوتێک نایەن ئەتوانرێ ئەو چایانە بخورێ زۆر گرنگە لە ڕەمەزانە خەوتێک نەیرێ لە دوای لە ژەمی پاشێ و گرنگە بکرێت و بەڕاستیش گرنگە لە ژەمی پاشێویش یەکەم جار ئاو بخورێتەوە ئەو خواردنانی کە خۆت حەزی لێ ئایا حەزەکەی چێشت بخۆی یان نانی بەیانیان بخۆی هەردووکی مەقبولە لە پاشێوە ئەتوانرێ نانیش بخورێت لەگەڵ هێلکە لەگەڵ ڕاشی شۆفان ماست گوێز زۆر باشە لە پاشێوە میوە بخورێت و زۆر باشیشە خەیار تەماتایە ئەو بابەتی سەوزەواتانە کاهوو بخورێت کەمانە ڕێژەیەک ئاوی تایە ئاوەکەشیان چونکە کانزایی لەگەڵە زیاتر ئەمێنێتەوە عنی نابێ بە میز وەکو ئەو ئاوەی کە خۆت ئیخۆیتەوە هیچ پێویست ناکە لە کاتژمێرێکی کەما مەسەلەن لە چارەکێکا بی 4 پەرداغ ئاو بخۆی ئەمە هیچ ئیسفادەیەکی لێ ناکەی وەکو دوایی و بەمە هیچ کاتێکیش لەش لەو شکبوونەوە ناپارێزی چونکە ئەگەر ئاو بە خێرایی بخۆیتەوە زۆر بە خێراییش ئەبێ بە میز بەس ئەگەر تۆ بێ لە ماوەی سەعاتێکە نیو سەعاتە 2 بۆ 3 پەرداغ بخۆی ئەو کاتە لەش زیاتر ئیسفادەی لێەکە ئەو سەوزە میوانەی ڕێژەی ئاویان زۆرە وەکو خەیار کاهوو شووتی خواردنەوەی شەربەتی سروشتی بە تایبەتی کە لە ماڵەوە ئامادەکرابن لە ماوەی نێوان ڕۆژوشکاندن و تا نووسن دەتوانرێت سەرەزەکان بخورێن کە سەرچاوی دەوڵەمەندی ڕۆنە باشەکانن بۆ ڕەواندنەوەی برسێتی بەسوودن ئەو خواردنانەی ڕێژەیەکی زۆر خۆیان تێدایە وەکو ترشیاتەکان و چەرەزی سوێر و چپس کە دەبنە هۆی تێنوێتی ئەو خۆراکانەی پێویستە لە کاتی پارشێو بخورێن خواردنی سەرچاوە پرۆتینیەکان کە وزەی پێویست بۆ لەش دابین دەکەن و نابنە هۆی قەڵەوی و تێنوێتی خواردنە ڕیشاڵیەکان وەک دانەوێڵە بۆرەکان میوە کە یارمەتی هەرسکردن دەدەن چەوری و شەکر لە خوێن دادەبەزێنن خواردنی سەرچاوە دەوڵەمەندەکانی کالیسیۆم وەکو ماست و پەنیر و شیر کە سەرچاوی باشی ڤیتامینەکان و ڕێگری لە وشکبوونی لەش دەگرن ڕسووکە ناوێکی ئاشنا لە هونەری کۆمیدیای کوردی کە لە ماوەی کاری هونەریدا ژمارێکی زۆر لە بەرنامەی کۆمیدی و دراما و فیلمی پێشکەش کردووە تایبەتمەندی ڕسووکە قسەکردن بە زمانی ڕەسەنی ناوچەی پشدەرە و هەر بۆیە لایەنگرێکی زۆری هەیە بە تایبەت لە ناوچەی پشدەر من عمر ئەحمەد ناسراوە بە ڕسووکە لە دایکبووی ساڵی 1970 سەرەتای کاری هونەریم دەگەڕێتەوە بۆ ساڵی 1999 من زیاتر لە بواری کۆمیدیادا ئیش دەکەم و ویستومە لە ڕێی کۆمیدیادا ئازار و مینەتی گەلەکەم بگێنم من وە خۆم بەشداریم لە چەندین فیلم کردووە فیلمی زەڕاز فیلمی خولی نەخوێندەواری نامەی سەر سوڕهێنەر لە چەندین بەرنامەی تەلەڤیزیۆنی و ڕادیۆیی بەشداریم کردووە کاکە ژە ئەو دەنگە دەنگێت چە بۆ هیچی نەبوو ڕاجیمە بۆ قوبانی و عیلمە بم دەستنگی تودا ئەوە تو دەنگانێک جالەکەیەوە هەموو دەنگێکی جا بە ناشکوری نالێ ئێمەی میلەتی کورد هێندن نەدامەتی و بەدبەختی و شەڕ و باڵوێرانی دیوە دیونن بە ژەنەڕاڵێکی بەقەت منداڵش کوردی لێ نازانیت یەکێک لەو فیلمانێک کە دەنگدانەوەی زۆر باشی هەبوو یان ئەڵمانیای شۆخ و شەنگ یان قەبری تاریک و تەنگ خەڵک زۆر دەنگدانەوەشی باشێ بوو زیاتریش پێی ناسراین و دواتریش بەرنامەی ڕادیۆییش کارم کردووە زەڕست بوو یەکێک لەو فیلمە کۆمیدیانە بوو بەڕاستی باس لەوەی دەکا بۆ یەکەم جار لە لاوەیەک یاخود لە گوندێک کەسێک جەڕەس دەکرێ خەڵکەکە پیان شتێکی سیر و ئازباتە هەموو ڕۆژێ دەچن جەڕەسێن دەڵێن ماڵە حەوڵای جەڕەسی کڕیوە هەل لێدە لە بناوانێ لە بۆ خۆی بەزەنگڵێ چت پێخۆش بێ ئاوی لێ دەدا بۆ ماوەی ساڵێک بەرنامەی شڵێوەمان کرد بەرنامێکی تەرفیعی بوو بەڕاستیەویش جێگای سەرنجی خەڵک بوو زۆریان پێخۆش بوو دەنگدانەوەشی زۆر باشی هەبوو چەندین ئەکتەری کۆمیدیدا کارمان تێدا کرد هەزار ڕەحمەت لە بابم بێ کە دەی فەرموو چەلان لە مەشریقینی دەهۆڵیان لێ دەدا ئەمن لە مەغریبینی پێ هەڵدەپەڕیم ئێستا بە دەهۆڵی هیچ کەسێک هەڵ ناپەڕین و دەبێ هایشن لە خۆبێ و حەزەرکەین لە کۆمەڵەکشت بەڕاستی ئەتۆ کە بتەوێت شتێک بگەێنی دەبێت لە ڕێی کۆمیدیا بگەێنی بەس کۆمیدیش دەبێت هادف بێ یعنی چۆن بڵێن هەدەفێکی باشی لە پشت بێ ئێمە ئەوەی لە دەستمان هات بێ کردومانە لە ڕێی کۆمیدیا ئومێد دەگەین پەیامەکەشمان گەیشت بێ عمەر ئەحمەد یاخود بڵێم ڕسووکە یەکێکە لەو هونەرمەندانەی کەوا خاوەن بنکە و پێگەیشی جەماوەری فراوانە و هەمیشە بینەر یاخود بڵند جەماوەرێکی تایبەت بەخۆی هەیە
و خەڵک هەمیشە چاوەڕێی بەرهەمەکانێتی ساڵانێکی زۆرە من لەگەڵ هونەرمەند ڕسووکە بە یەکەوە کار دەکەین بۆ دەکرێت بڵێم داینەموی کارەکانی لە لای منەوە دەستی پێکردووە بە شانازیەوە دەڵم کە بۆ خۆی بنیاتێکی زۆر جوانی تێدا هەیە لە ساڵی 99 تا ئەم ساتە بەردەوامی لە کارکردن لە چەندین دراما و لە چەندین فیلمدا کارمان کردو بە یەکەوە بۆ توانیمانە لانی کەم بەو ئیمکانێتێک کەمەی کە هەیە لە بەردەستدا و بەو تەقەنیاتە کەمەی کە لە بەردەستدایە توانیمانەکەەوە ڕای جەماوەر یاخود کەسبی دڵی جەماوە بکەین بۆ لای خۆمان ڕاست و کڕاوەی بەلێ کوڕە ڕاست و ئەتو ئالات دیلۆری خوارد دەخۆم وەرە تو تازە عاشق بووی ئەم تازە ئەنجوادامەوە باشە ئەمن بۆ خۆم قەلق کردووە سادەس بەکن وەتمانی جاخۆ ئەگە بە ژێلی بێ وەتمان لەو کەس جێترە جێ لە پەپۆ دەچم خۆتاقی دەکەم و پێشی دەدێ بزانم ئەمن جێ هاوڵاتیەکی شاری سلێمانی زیاتر لە 40 ساڵە سەرخاڵی کڕین و فرۆشتنی باڵندەیە. ئەم هاوڵاتیە بە جۆرێک لەگەڵ باڵندە تێکەڵ بووە کە ئامادە نییە دەستبەرداری پیشەکەی بێت. ئەو دەڵێت لە باپیران مەوام کارم بۆ ماوەتەوە کارێکی خۆمم خۆش دەوێت مەگەر مردن لە باڵندە جیام بکاتەوە ئەگینا واز لەم کارم ناهێنم. من ناوم بەختیار عەلی قادرە لە ساڵی 1960 لەدایک بووم لە گەڕێکی چوارباخ لە ساڵی 1970 هاتوومەتە ئەم شوێنە ئەم دوکانەی باوکمی باپیرم بوو بە ڕەحمەدێ دوایی بۆ باوکم بەجێماوە باوک شمیاوێتی بە ئێمە نەماوە لە 79 من لێرە لەبەر ئەم دوکانەیە لە پۆلی 6 بووە 5 تیایی بوو مریش مەفرۆشت بۆ مدەی چەند ساڵێک هەتاوەکو 83-84 بەخێرە فەرموو دەستم کرد بە دوکانی ئەم تەیروشتا تەیرەکانیش ئەنواعمان هەیە تەیرمان هەیە تەیر حوبە تەیری ژاومان هەیە تەیری فنسمان هەیە تەیری غەندورمان هەیە کاسکۆمان هەیە ڕۆزیلامان هەیە مەکاییمان هەیە تووتیمان هەیە تووتی تایلەندیمان هەیە لە خەڵک یەک لە کەلارەوە لە بەغاوە لە پێنجێنەوە لە هەڵەبجەوە لە قەڵاتزێوە لە ڕانیوە هەموو یەنە ئەم ژێرپردە منبەعی شەکەمان ئەم ژێرپردەیە بە شێوەیەکی گشتی خەڵک زۆر سەری تێکردووە لە پیا و لە مناڵ لە ئافراد زیاتر حەزیان لە تەیر و تویرە تەیر و تویر بۆ قازان نییەکە ئەیکڕێ بەس بۆ هیوایەتێکی خۆیەتی یعنی ئەیکڕێ تووتێکەکرێ بە 9 وەرەقە بە 8 وەرەقە دوای یادەوە بە 5 وەرەقە یان چووکێ تێر حوبەکرێ بە 15,000 یادەوە بە 9,000 بە 8,000 ئەمە بۆ زەوقەکەی خۆیەتی بۆ تااقەتەکەی خۆیەتی پێی دەبڕێ ئەم ئیشی خۆم بەڕاستی خۆشمەوێت حەز دەکەم یعنی حەز داکەم ئێوارە بێ بڕۆمەوە هەر حەز دەکەم لەرا ئەم تەیر و تویرە چووکم تەمەنێکی زۆر 40 ساڵ بەرەوژوور هێناوم بە لەگەڵیا بێتاقەت نەبووم ئەتوانم بڵم تووشی زەرەریش نەبووم لەگەڵیا بەس هەتاوەکو بتوانم و بمێنم باوەڕ ناکەم لەم دوکانەیە بڕۆم مەگەر مردن باوەڕ بێشنی گێرا پێ سەخێرەکە خۆی پێ ساڵمەوە بەرەو بۆ دوان ئستانی بێت باوەڕ ڕێی ساڵ هاوڵاتیەکی بەتەمەن لە گەڕەکێکی کۆنی شاری هەولێر دوکانێکی دروستکردن و تیشکردنەوەی چەقۆ و تەور و مەقەستی هەیە و زۆریش لە کارێکی ڕازیە. مام جەلیل بە شێوازی کۆن بەرهەمەکانی چاک دەکات و دەڵێت تیشکردنەوەی چەقۆ و مەقەس شارەزایی دەوێت و هەر بۆیە خەڵکانێکی زۆر سەردانی دەکەن.
ئەمە وەستا دەلێنم پێشانیشی بە نایم دەکرد لەسەری بڕک سەقەت بووم لەبەرەوەی خۆم هاشتە سەر ئەو ویشەی ئەو ویشەم پێخۆش بوو زۆر پێخۆش بوو سنعاتێکی فۆلکلۆریە قەدیمە خۆم هاشتە سەر ئەو ویشەی ماڵنجە و پەرسی ماڵنجی دەکەین ئەو چەخوانە دروست دەکەین چەخۆی لە ماڵنجی دروست دەکەین تەوری دەستک و مەسک و تەور و مەور و ئەو شتانە دەکەین ئەو چەخوانە ئیگەزی ئاینان دروست دەکەین بە خۆمانەوە تەورە دروست دەکەین ماڵنجی دەینن پەرز دەکەین ئەنوا چەخۆی دەینن ئیماڵان گەز فرۆش گەزەکان ئەوەکان هەموو دەینن لۆیان تیژ دەکەین ئەنوا چەخۆ ئیگەزی ئێوەی هەتە ئیگەزی خڕ هەیە ئێستا ئەوان دەینن ئەوانش تیژ دەکەین لە بۆیان ئەنوا ینی دەینن ئەگەر چەخۆی دروست کەمە من لۆ خۆم لەوانەیە ڕۆژێ چار چەخۆی دروستکەمەوە بڕێک ئیشی زۆرەوە مەرحەلەی زۆرە بڕینە و ئەو تۆقەیە و ئەو تۆقە شیشی کەبابیە ئەوەی لە کەرکوچێ دەینم لێرە هەیە بەس ئەستورە نابێ ئەوە بڕێک تەنێکترە ئەوە دەنوشتێنەوە لە مەحەتەی لە بۆم برادەرم هەیە بە پرێسی لۆم دەنوشتێنتەوە ئەو نەوعە دەردەسی ئەو داوای لە پشتی ئەو چەخۆی دەدەین ئەوها دوایە مەسەنە دوو کونی لێ دەکەین ئەو پشتەی هەندێکی تەنێک دەکەین کە بستە ناو دارەکەی دوای ئەو دارە ئەوها نییە ئەو دارە مڕەبع بەخۆی دەبڕین ئەو دوای ئەمە خۆشی دەکەم بە مەوردی بە ئەوەی خۆشی دەکەم مەرحەلەی زۆرە لەبەرەوەی تاخیر دەبین ئەوە مانندی ستیلە ئەو مانندە ستیلە زۆر دەبن ینی ژەنجی ناگری ئەو مانندە مخەمەری پێدەرێن ئەو مانندە ئەوە قەساب دەبە بە پازدەی بەدەی بە بیستی ئەوە لۆ سەر حیوان کوشتنیە ئەوە زۆر باشە ئەوە ئیسفیکاریە پێدەرێن مخەمەر ئەوەی دەکەینە نەناوەندێ دوو پارچە ئەوەی چەخۆ شلێر دەدەین یە شلێر دەدەینن دوو چەخۆی لێ دەردەینین ئەو دوو چەخۆ عینان بە مەرحەلە دەگاتە ئەو مەرحەلەیە لەو مەرحەلەیە ئەمە ڕادەوەسی تیژ دەکەین لە بۆی ئاخری تیژکردنەکەیە کە تیژ بوو دێتەوە کابرا سبەی دەیدەینەوە ئێوارە 24 ئەمڕۆمان پێشکەشکردن تاسی بە ئێوارە ئاسو دەبن.